ڕۆشنای قورآن لە مانگی ڕەمەزان. أعوذ بالله من الشيطان الرجيم. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما. بەڕاستی پەروەردگاری تۆ فەرمانی داوە کە جگە لەو کەسی تر نەپەرستن و لەگەڵ دایک و باوکتاندا چاکەکاری بکەن. جاگەر یەکێک لەوانیان هەردووچیان بە پیری لای ئێوەمانەوە، ئەوا تۆ لە ڕووی ئەواندا بچووکترین وشە بەکارمەهێنە کە نیشان بدات تۆ بێزاری لە خزمەتکردنیان. ڕوویان لێگرژ مەکە و قسەی ڕقیان لەگەڵدا مەکە و هەمیشە بە قسەیەکی جوان و بەڕێزەوە لەگەڵیاندا قسە بکە. واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا. جا باڵی زەلیلی و مهرەبانی خۆتیان بۆ ڕابخە و هەمیشە بە سۆز و بە مهرەبانیەوە هەڵس و کەوتیان لەگەڵدا بکە و دوعای خێریان بۆ بکە و بڵێ ئەی پەروەردگارم، ڕەحمیان پێ بکە وەک چۆنەوان ڕەحمیان بە من کردووە و بە منداڵی پەروەردەیان کردووم. ربكم أعلم بما في نفوسكم إن تكونوا صالحين فإنه كان للأوابين غفورا. خۆ پەروەردگارە داگادارە بەوەی کە لە دڵتاندایە. ئەگەر ئێوە چاکەکار بن بۆ ڕەزامەندی ئەڵڵا و بەدڵسۆزی و دڵپاچیەوە خزمەتی باوک و دایکتان بکەن، بێگومان ئەڵڵا زۆر لێبوردە و چاپۆشیکەرە.